بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ئاگاداری بۆ مسلمانان و ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا. کۆڕبەندی ژیار لە بەریتانیا بە هاوکاری هەردوو ڕێکخراوی کۆمەڵەی کوردی بەریتانیا و ئیسلام و ژیان لە ئەوروپا و لەگەڵ زۆربەی مزگەوتە کوردیەکانی بەریتانیا وەکو ئەرکێکی ئیمانی و ئەخلاقی و کوردەواری هەڵدەسین بە کۆکردنەوەی یارمەتی و هاوکاری بۆ کوردستانیانی باکوور و ڕۆژئاوای خۆمان. لای هەمووتان ئاشکرایە لە ڕۆژانی ڕابردوودا زەمین لەرزەیەکی بەهێز ئەو ناوچەی هەژاند و کۆمەڵێک ماڵی زۆر بێلانە و بێحاڵ بوونون و لە ئێستاشدا کۆمەڵێ ماڵی زۆر ڕووخاون و دەیان هەزار کەس بێلانە و بێماڵ و حاڵ بوون. پێویستیان بە یارمەتی ئێمەیە. با هەمومان پێکەوە چاکی مەردایەتی لێ هەڵماڵین و پێکەوە خەمەکانیان لەگەڵدا بەش بکەین و بەشێک لە خەمەکانی ئەوان هەڵگرین و سفرە و خوانی خۆمان لەگەڵ ئەوانە بەش بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ببەخشە بەبەخشین ماڵەکانتان کەم ناکات، چاوەڕوانی هیممەتتانین بۆ کەیاندنی هاوکاری و یارمەتیەکانتان تکایە بینێرن بۆ ئەم ژمارە حسابیەی خوارەوە یان بەم ژمارە تەلەفۆنانە پەیوەندیمان پێوە بکەن.